لە هەر جێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێ بە خۆشحاڵم ئەم ئێوارەش گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ 62 ساڵ بەسەر چواردەی تەمووز تێدەپەڕێت. چواردەی تەمووزی 1950 ئەو ڕۆژەی بۆ عێراقیەکان لێکدانەوەی زۆری بۆ دەکرێت. هەندێک ناوی دەنێن شۆڕش، هەندێک ناوی دەنێن کودەتای سپی. بەهەرحاڵ گۆڕانکاری لە سیستمی حکومڕانی عێراقدا لە ماوەی 62 ساڵی ڕابردوودا چەندین قۆناغی بەخۆیەوە بینیوە یاخود چەندین قۆناغی بڕیوە. لە پادشایەتیەوە بۆ کۆماری، دواتر بۆ کەمینەیەکی دیکتاتۆری، ئێستاش لە دوای 2003ەوە بۆتە دیموکراسیەتێکی تەوافقی. ئەم گۆڕانکاریانە کامیان خزمەتی بە کۆمەڵگەی عێراق و بە پرۆسی سیاسی لە عێراقدا کردووە؟ بۆچی ئەم گۆڕانکاریە سیاسیانە، ئەم گۆڕانکاری کە لە حکومڕانی داهاتوونەتەکایەوە هیچیان نەبوونەتە مای کە جێگیری بە خۆیانەوە ببینن؟ بەتایبەت کە ئێستا تەوافقی سیاسیشێ لە نێوان لایەنە سیاسیەکاندا، گومان هەیە کە قۆناغی داهاتوو قۆناغێکی نوێ بێ کە گۆڕانکاری بەسەر سیستمی حکومڕانی عێراقدا بهێنێت. لە تەوەر یەکەمی گەرماوگەرمدا باس لە سیستمی حکومڕانی لە عێراقدا دەکەین لە پادشایەتیەوە تا ئێستا. بەڕێز هیوا سەید سەلیم چاودێری سیاسی لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمدایە. بەڕێز هیوا ئێوارەت باش. چۆن هەڵسەنگاندن بۆ مێژووی حکومڕانی سیاسی لە عێراقدا دەکرێت؟ بۆچی نەیتوانیوە لە هیچ کام لەو قۆناغانەدا جێگیری سیاسی کۆمەڵایەتی دەستەبەر بکات؟ ببوورە وەڵا ئەگەر دەنجی ئێوە لای من خراپ دێت دەنگەن کزاگەر تۆزە دەنگکە بەرزکەنەوە. بەڵێ لەوە دەست پێ دەکەین چۆن هەڵسەنگاندن بۆ سیستمی حکومڕانی لە عێراقدا دەکەیت لەگەڵ ئەو هەموو گۆڕانکارانەی کە بەخۆیەوە بینیوە لە 62 ساڵی ڕابردوودا. بۆچی نەیتوانیوە جێگیری کۆمەڵایەتی و سیاسی دەستەبەر کات؟ بەڵێ دەستان خۆش. وەڵا ئەمڕۆ ڕووداوێکی گرنگە لە مێژووی هاوچەرخی عێراقدا، لەبەرەوەی دەزانین بەو ڕووداوە کە خۆتان یەکلاتان نەکردەوە شۆڕشیان کودێتایە کە ئەمە جەدەلێکی زۆری لەسەر ناوەندە سیاسەکانی عێراق لەسەرە کە هەر یەکەو بە پێی لە ڕوانگەی خۆیەوە تەماشای ڕووداوەکەی چواردەی تەمووزی ساڵی 1950 دەکات. هیوا هەیە پێی وایە کە ئەمە شۆڕشە بە مەفهومە زانستیەکەی بۆ شیکاری بۆ شۆڕش لەوەی کە حەڕەکەیەکی جەماوەری بەرفراوان بتوانی سیستمی حکومڕانی لە عێراق لە پاشایەتیەوە بگۆڕێ بۆ کۆماری. هیواشێ دەڵێن نا ئەزمموی دوای ڕووداوی چواردەی تەمووزی 58 هەموو ئەو ڕووداوە خوێنە ناویانەی کە لە عێراقدا ڕوویاندا لە هەموو ئەزمموی کودەتاکانەوە بگرین لە 63ەوە بگرە تا 68 و دواتریش کودەتا سپیەکانی ڕژێمی بەعز لە سەردەمی ئەحمەد عەسەن بەکرەوە بگرێت تا دواتریش کودەتای سپی سەدام حوسێن بە سەدەسەڵاتی ئەحمەد عەسەن بەکر. ئەومان پێ دەڵێت ئەگەر لە عێراقدا سیستەمی پاشایەتی بەردەوام بواە لەوانەیە هاوشێوەی وڵاتێکی وەکو میرنشینی سعودیا و وەکو میرنشینی ئوردن و ئەوانە دۆخەکە لەبارتر دەبوو لە ڕووی جەماوەری و لە ڕووی خزمەت گوزاریەوە. خوێندنەوەی ئێمە بەڕاستی ڕووداوەکانی دوای چواردەی تەمووز لە هەموو ئەوەی کە ئێستا ئاماژەمان پێکرد گەڕانەوە بۆ ئەو باگراوندە مێژوویە ئەومان پێ دەڵێ کە بەداخەوە نەتواندرا عێراق لە سیستەمێکی کۆماری کە لە خزمەتی هەموو چین و توێژەکان بێت بەڕاستی خزمەتێکی ئەو تۆی چین و توێژ و کۆمەلگای عێراقیدا بکاتیان ئەو دۆخە ئەم ڕووداوە مێژوویە کە باسمان کرد بقۆزرێتەوە بە ئاراستەی خزمەتی گەلانی عێراق بە سەرجەم پێکاتەکانە نەتەوەی و پێکاتە مەزهەبیەکانەوە. ڕووداوەکان ئەومان پێ دەڵێ بەداخەوە ڕووداوی خوێناوی بوون، ڕووداوێک بوون کە هەمیشە دەسەڵاتی سیاسی یان هێزە سیاسەکان لە عێراق بیریان لەوە کردوتەوە چۆن لە ڕێگای کودەتاوە زەفەر بە ئەوی تر ببن. هێندەی ڕووداوی خوێناوی بوون، هێندە ئەوە نەبوون کە بەڕاستی شتێک بن لە خزمەت تەواوی گەلانی عێراقدا بێن. ئەو ئەزمونە تاڵەی ئەم چەند ساڵەی دوایش دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە 2003ەوە بەداخەوە کە دوای ئەوەی کە کۆتایی بە سیستەمی دیکتاتۆریەت لە عێراق هات لە ڕێگەی
ئەم گۆڕانکاریانی کە لە 2023 ڕوویدا دیسانیش کێشە مەزهەبیەکان دیسانیش ململانێ نەتەوەیەکان لە نێوان ناوەند و هەرێمی کوردستان دیسانیش لە نێوان شیعە و سونە بەڕاستی ئەزمموی تاڵمان پێدەڵێ بەداخۆ نەتواندرا وەک پێویست ئەم دۆخە بە شێوەیەک بۆزرێتەوە کە لە خزمەتی خەڵکدا بێت. بەڕێزیوە یعنی ئەگەر تەماشا بکەیت ئەم قۆناغانە کە چەند ساڵێکیان بین بووە هەندە ساڵی زۆریان لە بینانە بووە بۆچی هیچ کاتێک ئەم قۆناغانە جێگیرێکی سیاسی و کۆمەڵایەتیان دروست نەکردووە؟ ببوورە وڵات دەنجیەوە زۆر خراپ دێ بۆ من ئەگەر هیچ فۆنەکە بەکار بهێنی بەڕێسیوە لەوانەیە باشتر بێت. باش شێکدا ببوورە ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە. بەڕێسیوە ئێستا گوێت لە دەنگما ئەم قۆناغە سیاسیانەی کە لە عێراقدا دروست بوون بۆچی نەیانتوانی هەتا تەنانەت لە کاتی خۆشیدا جێگیرێکی سیاسی کۆمەڵایەتی دروست بکەن؟ بەداخەوە من بەشێکی دەجێڕمەوە بۆ ئەگەر باری کامێراکەشە چاک بکەی بەڕێسیوە ئێستا چۆنە؟ من ناوبڕێکی کورت وەرەگرم و دەگەڕێم وڵاتان. لە گەرماوگەرم گفتوگۆ دەکەن لەسەر سیستمی حکومڕانی عێراق لە پاشایەتیەوە بۆ ئێستا بەڕێسی واسەی سەلیم چاودێری سیاسیم لەگەڵایە لە ڕێگەی سکایپەوە ببوورە بۆ ئەو پشڕانە باسی ئەومانە کرد ئەم قۆناغانەی کە لە عێراقدا هاتوونەتە پێشەوە ئەم قۆناغە سیاسیانە بۆچی نەبوونەتە مای جێگیری سیاسی کۆمەڵایەتی تەنانەت لە کاتی خۆشیاندا؟ بەڵێ من بەشێکی ئەوە دەجێڕمەوە بۆ ئەوەی کە بەڕاستی بنیاتی دەوڵەتە بنیاتی دامەزراندنی دەوڵەتی عێراقی بە اختیاری بە بژاردەی سەرجەم پێکاتەکان نەبووە. ئەگەر ئێمە سیر بکەین لە دامەزراندنی دەوڵەتی عێراقیەوە لە ساڵی 1920 کاتێک کە دوای ڕێکەوتنامەی سایکس بیکۆ دەوڵەتی عوسمانی هەڵدەوەشێتەوە دەوڵەتی عێراق کە بەشێک بووە ئەو کاتە لە دەوڵەتی عوسمانی بۆ پێکێنانی ئەو دەوڵەتە کاتێک کە پاشا مەلیکێک دێنن بۆ عێراق دایدەمەزرێنێن پێکاتەیەکی سەرەکی وەکو کورد لە دامەزراندنی ئەو دەوڵەتەوە هیچ پرسی پێ ناکرێت لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنامەی کە پێی دەگوترا سیڤەر کە بڕیار بوو لە چوارچێوەی هەڵوەشاندنەوەی دەوڵەتی عوسمانی وەکو میلەتێک کە مافکورا و بێ دەوڵەت و بێ نیشتیمان لە چوارچێوەی بەندەکانی ڕێکەوتنامەی سیڤەرەوە
سابی بۆ بکرێت وەکو نەتەوەیەکی غەیرە زمان تورکمان لە چوارچێوەی دەوڵەتی عوسمانی مافی دامەزراندنی دەوڵەتی خۆیە بێ، بەڵام بە زۆری زۆرداری خاکەکەی دەخرێتە سەر خاچی عێراق بوو ئەو کاتێک کە پێی دەگوترا ویلایەتی مووسڵ. بۆیە لەو ڕۆژەوە پرسی کورد، کێشەی کورد خستنە سەری نیشتمانی ئێمە، خاچی ئێمە وەکو کوردستانی باشوور بۆ سەر خاچی عێراق بەشێک بووە لەونا سەقامگیریەی کە لە عێراقدا وەکو گوتم لە بنیادی دەوڵەتەوە دەستی پێکرد تا ڕۆژی ئەمڕۆشی دەگەردابێ. ئەمە یەکێکیان. دووەمیان بەڕاستیش لە سەپاندنی سیستەمی پاشایەتی و هێنانی پاشایەک لە دەرەوەی خاچی عێراق مەلیک فەیسەڵی یەکەم پێکاتەکانی تر زۆرینەی پێکاتەی شیعە یەکێک بووە لەو ئالەتە ناسەقامگیریەی کە لە عێراق بە بەردەوامی تا ڕووخانی 2003 لەگەر ئەمان بووە تا عێراق دەوڵەتێک بوو لەگەر خۆی لەگەر مێژوەکەی خۆی ململانەی نەتەوەی لە بینی کورد و عەرەب هەبووە، لەوەی کە نەتەوەی باڵادەست نەتەوەی زۆرینە ئامادە نەبووە دان بە مافە نەتەوەیەکانی خەڵکی کوردستاندا بگرێ. لەگەر ئەوەشان بەشانی ئەوەش ململانەی مەزهەبیەکان سەری هەردا دەبینین کەمینەیەک تا ڕووخانی ڕژێمی سەدام حکمی عێراقی کرد. ئێستاش لە دوای 2003 ئەو کەمینەی کە پێشتر دەتەوسایەوە دەیەوێت بە ڕۆحیەتی ئینتیقام مامەڵە لەگەر ئەو لایەنە بکە کە تا ڕووخانی ڕژێمی سەدام حکمی عێراقی کرد. ئەو ناکۆچی و ململانیە وای کردووە لە عێراق دەوڵەتی عێراق زۆرێک لە ناسەقامگیری قەومی مەزهەبی سیاسی لێ بکەوێتەوە. هەموو ئەوانە هۆکار بوون بۆی کە وەڵامێک بن بۆ پرسیاری جەنابتان کە گۆڕانکاریەکان نەیانتوانیوە بەڕاستی سەقامگیری لە عێراقدا دروست بکەن. لەگەڵ ئەوەشدا بەڕێز هیوایانی ئێستا ترسەیە ئەم قۆناغی کە ئێستا عێراقی تایە بەپێی دەستوری نووسراو لە دوای ساڵی 2003 کە لە 2005 پەسەند کراوە تەوافقی دیموکراسیە، دەوڵەتێکی کۆماری تەوافقی دیموکراسیە، ترس هەیە ئەم قۆناغەش تێپەڕێنرێت و قۆناغێکی نوێی حکومڕانی سیاسی لە عێراقدا دروست بێت، جا هەر ناوێکی هەبێت؟ ئەزمموی دوای 2003 بەڕاستی ئەو عقلیەتەی کە حکومڕانی عێراق دەکا ئەومان پێ دەڵێ بەداخەوە نەتواندرا عقلیەتی بیرکردنەوەی سەردەمی ڕژێمی سەدام کە بە ئاگر و ئاسن حکمی عێراقی دەکرد تێپەڕێنین بە دلیلی ئەوەی ئەو عقلیەتەی مامەڵە لەگەر پرسی کورد دەکات، ئەو عقلیەتەی مامەڵە لەگەر پرسی زۆرینە و کەمینە دەکات، هێشتان هەر ئەو عقلیەتەیە کە بەڕاستی دەیەوێت بە قۆستنەوەی زۆرینەی پێکاتی عێراق و بە پشتکردن لە مەبدەئی تەوافق کە عێراقی دوای 2003 لەسەر دامەزراوە حکمی عێراق کە هەمومان بینیمان لە کێشەکانی 2005 بەرەوسەر لە 2014 بە تایبەتی لەگەر هەرێمی کوردستان لە پرسی ناردنی هێز و لە ڕووداوەکانی پێش ڕووداوی داعش و لە پشتکردنە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و لە پشتکردنە مافە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بە ئێستاشی لەگەردابێ ئەوەیە کە بەداخەوە تا ئێستاش نیەتێک هەیە لە عێراقدا کە پشت لە تەوافقی سیاسی بکە، پشت لە سازانی سیاسی بکە، پشت لە مافە دەستوریەکان بکە. ئەمە مەترسیەکی گەورەیە. هەتا ئەم جۆرە عقلیەتە لە عێراقدا بوونی هەبێ بڕوا دەکەم عێراق وڵاتێکی دەوڵەتێکی سەقام گیر نابێ، عێراق دەوڵەتێک نابێ کە هەموو هاونیشتمانیانی عێراق دەرک بۆ بکەن کە ماف وەکو هاونیشتمانیەک لە عێراقدا مافە دەستوری و سیاسەکانیان زامن بووە. بەڵێ بەرەسیوە چرخی زەمانە دەگۆڕێت بۆی کە کورد ببێتە حکومڕان لە عێراقدا، هەرچەندە ڕەنگە زۆر وەک پرسیارێکی سادە و ساویلکەش تەماشا بکرێت. کورد دەیەوێت لە عێراق جیا بێتەوە، کورد ئێستا بەشێکە لە هەرێمێکی فدرالی هەیە لە عێراقدا، بەڵام ئەگەر سەری مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراق بکەین لە 21ەوە تا 2003 بەدەست کەمینەیەکی سونەوە بۆ 82 ساڵ حکومیان کردووە. ئێستا بەدەست زۆرینەیەکی شیعەوەیە لە 2003 و 2005ەوە کە حکوومەت بە تەواوەتی تەشکیل ئەکرێت تا ئێستا. ئەم چرخی زەمانە گۆڕانکاری وەها دروست ئەکا کە کورد ببێتە حکومڕانێکی گەورە بۆ کەمینەی کە هەیەی لە عێراقدا؟ نا بۆ پێی کە ئێستا ئێمە هەموو پێوەرە حکومڕانیەکان لە عێراقدا پێوەری هەڵبژاردنە. لە هەڵبژاردنیش ئەمە دەزانین زۆرینە و کەمینە بڕیان لەو مەسەلەیەدا. کورد تا ئێستا لە عێراقدا بە نسبە و تەناسوبیش بێت بەڕاستی ئەقەلیەیە، لەبەرەوە
خۆمە بینیمان ئێمە بەڵام سونە لە شاو شیعە کەمینێ بوون 82 ساڵ حکومی عراقیان کرد کەمینە بوون بەڵام آخر چۆن حکومێکیان کرد حکمی دیکتاتۆریانە حکمی کودەتا حکمی تەسبیاتی حسابات بەڕاستی ئەمە کەسێک نییە ئێستا بەڕاستی ئەوە بخوازێ بۆ ئەو سەردەمە لە بەرۆی بینیمانە یان لە کودەتا سپیەکانەوە بگرە کاتێکە عەبدوڕەحمان عارف دەنێردرێتەوە ماڵەوە بەڕێ دەکرێت لەلایەن بەحسیەکانەوە بۆ تورکیا دوای ئەو کاتێکە هەر لە نێو خودی باسیەکان کاتێکە سەدام حوسێن بە شێوازێک لە شێوازەکان کودەتای سپی لەسەر هاوڕێی تەمەنی خۆی ئەحمەد حەسەن بەکر دەکات بەڕاستی ئەمە سەردەمێک بووی گوزەشت جارێکتر بڕوا دەکەم عراق نەگەێڕێتەوە سەر ئەو سەردەمانە بڕێ ئێمەش بیری لێ بکەینەوە وەکو کورد بڵێن ئێمە ئەقەلیەتێک حکمی عراق دەکەین من نمونەیەک بدەینەوە بۆ سەردەمی حکمڕانی کورد لە عراق ینی جونگە ئەساسەکانی کە کورد تێدا بوو کە ئەویش سەردەمی حکمڕانی سەرۆک کۆماری بەڕێز مامزەلار بوو لە عراقدا کە هەموو لایەک حسابی زۆریان بۆ پێگەی سیاسی و خەباتی باگراوندی تێکۆشانی بەڕێز مامزەلار دەکرد بەڵام دیسانیش ئەو بەڕاستی نەیان هێشت بتوانێت ینی ئەو تەوافقە ڕاگرێت ململانەی نێوان شیعە و سونە لە سەردەمی ئەو گەیشتە ئەو لەسەر ناوی عوسمان و حوسێن و حەسەن بەڕاستی چەندین کەس ڕووبارێک خوێن لە عراقدا ڕژا ئەگەرچی ئەو چەندین جار ئەم پێکاتانەی کۆ کردەوە لە چواردێوەری مێزێکدا توانی بەڕاستی وا بکات ینی ئەم ململانەیە وەلا بنێن و سازان بکەن لە نێوان ینی بگەڕێنەوە بۆ ئەو تەوافقی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد کە سەردەمی زێڕینی عراق بوو کە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە 2003 کە هەموو شتەکان لە ڕێی تەوافقاتی سیاسی لە نێوان پێکاتە نەتەوەیی و مەزهبەیەکان دەکرا بەڵام دیسانیش عەقلیەتێک لە دوای ئۆغەری مامزەلا سەری هەڵدا کە بیرکردنەوە بوو بە ڕۆحیەتی ئینتقام لە عراقدا بۆیە بەڕاستی بۆ کورد من پێم وایە جگە لە تەوافقە سیاسیەکە جگە لەوەی کە زۆرینەی پێکاتەکە شیعەیە لە عراقدا کە دەبێ بیر لەوە بکاتەوە بەبێ تەوافقاتی سیاسی سەقامگیری لە دەوڵەتی عراقدا مسۆگەر ناکرێ عراق دەوڵەتێک دەبێ هەمیشە پڕکێشە و ململانەی مەزهبی و نەتەوەی لێ دروست دەبێت لەو ململانەی نەتەوەی و مەزهبیەدا توانی بڵین ئەم مۆدەلەی ئێستای حکومڕانی تا کوێ دەتوانێت درێژە بکێشێ من پێم وایە بەڕاستی زەحمەت دەبێ خۆ یەکێ لەوانەیە کە وای کرد هەرێمی کوردستان پەنا بۆ ڕیفراندۆم بکە بێهیوابوونی بوو بەو سیستەمە بۆ مۆدێلە حکومڕانی کە ئێستای لە عراقدا بەداخەوەکە دەرەنجامەکەشی هەتا ئێستاش ململانەی نێوان ناوەند و هەرێمی کوردستانی لێکەوتۆتەوە و درێژەی هەیە بۆیە من پێم وایە ئەوەی ئێستا ئەوەی بەتایبەتیش ئەزمموی دوای عادل عەبدولمەهدی و دوو بەربژێری تر پێش لەو مستەفا کازمی ئەوەمان پێدەڵێ کە دەبێت زۆرینەی حکومڕان لە عراق کە پێکاتەی شیعەیە بیر لەوە بکاتەوە کە بەڕاستیش بگەڕێتەوە بۆ ئەو تەوافقە سیاسی کە وەکو باسم کرد کە سەردەمی زێڕینی دوای 2003 بوو لە عراقدا کە هەبوو بگەڕێتەوە بۆ دەستور بگەڕێتەوە بۆی کە زامنی مافی پێکاتەکان کە وەک چۆن لە دەستوردا هاتووە وەک چۆن لە شایستە داراییەکانی داهاتووە ئیشی پێ بکرێن نەک لەوەی کە هەر یەکە و لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیەوە بڕوانێتە حکومڕانی لە عراق ڕێکە و لە ڕوانگەی ئەوەی کە چی خواستی پێکاتەکەی ئەوەیە زاڵی کات لە ڕوانگەی زۆرینە و کەمینە مامەڵە لەگەر پێکاتەکانی عراق نەکرێ ئەجینا بڕوا دەکەم هەم دەسوەردانە دەرەچیەکان هەم لەوەی کە ململانێکان ململانێکی تاریخی لە نێوان پێکاتەکانی عراقدا هەیە هەمویان دەبنە هۆکاری ئەوەی کە لە عراقدا ئەو سیستەمە سیاسیە ڕاستەڕێنە بێ ئەو سیستەمە سیاسیە نەتواندرێت وەک پێویست وەڵام دەرەوەی سەرجەم پێکاتەکانی عراقدا بێت. هیواسەی سەلیم چاودێری سیاسی سوپاس کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بوویت. لە تەوەری دووەم گفتوگۆ دەکەین لەسەر نەوت ڕۆژانە دەبینی یاخود دەخوێنینەوە کە پێشبینیەکان ئاماژە بۆ دەکەن کە نرخی نەوت ڕۆ بەرزبوونەوە دەڕوات بە هەمان کاتە ئەم دیوەوەها پێناسە دەکرێت یاخو هالێک دەدرێتەوە کە جێگیری ئەداتەوە بە بازاڕەکان و لەگەڵ خۆشیدا دەتوانێت بازاڕەکان ببوژێنێتەوە. پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا بەرزبوونەوەی نرخی نەوت
دەبێتە ئاماژە بۆ جوڵەی ئابووری جیهان لە تەوەری دۆمدا گفتوگۆ لەسەرم بابەتە دەکەین. دکتۆر کامەران قادر مامۆسای زانکۆ لە ئەستۆدیۆ لەگەڵمدا. دکتۆر کامەران بەخێر بێت. لە پرسیارێکی تەوەرەکەەوە دەست پێ دەکەم. بەرزبوونەوەی نرخی نەوت دەبێتە ئاماژە بۆ ئەوەی کە جوڵە بۆ ئابووری جیهان بگەڕێنێتەوە؟ بەڵێ تاوان ئێستا کە نەوت بەرز بۆتەوە ئەبێ هۆکارەکانی بزانین کە بۆچی پێشتر دابەزیوە. ڕاستەکەی بۆ ماوە کورد نەخێر ماوە کورد واتە لە ساڵێک 2 ساڵ لە 2 ساڵی داهاتووشە لەم بەرزبوونی ئێستا نابێت ئێمە باسی بازاری عالمیەکەین یا باسی ئابووری جیهانەکەین نابێت هۆی جوڵەیەکی وا کە بگەڕێتەوە بۆ ساڵی 2019 بەڵام ئەکرێت بڵێن لە مانگی 3-4 باشتر بێ بەڵێ بەتەکید جوڵەی کۆمپانیاکان باشتر ئەبێت بەس بە شەرتێک وەیڤی دووەمی کۆڕۆنا ڤایرۆس نەگەڕێتەوە. خۆی بەرزبوونەوەی نرخی نەوت مانای ئەوە نییە کە کۆڕۆنا ڤایرۆس کاریگەرەکانی کەمتر بۆتەوە؟ لە ڕاستیە کۆڕۆنا ڤایرۆس کاریگەرەکانی کەمتر نەبووتەوە لە جیهانە بڵێ بەو ڕادەی کە بڵین باس کرێ بەڵام هۆکارەکەی چی بۆ هۆکارەکەی دابەزینی یا کەمکردنەوەی پرۆداکشن بوواتە بەرهەمێنان بۆ لەلایەن وڵاتانی ئۆپیکەوە یا ئۆپیک پلس کە 23 دەوڵەتن بە هەردوو ئۆپیک و پلس ئەو جەماعەتێکە لە دەروی ئۆپیکن 23 دەوڵەتن لە ڕاستیە بەرهەمێنانیان کەم کردێتەوە بۆیەوە چۆتە سەر 42 دلار چۆت گەشتە 40 دلار 40 دلار ئەگەر ناکەمیان نەکردایەوە ئێستاش لە 20ەکان ئامایەوە لە دەوری 15 بۆ 25 ئامایەوە. کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت کاریگەری لەسەر ئەو بەرهەمانە دەبێت کە لە نەوت بەرهەم دەهێنرێن؟ بەتەکید کاریگەری ئەبێ بەڵام کاریگەریەکە چۆنە ئەوانیش خواستیان لەسەر کەم بۆتەوە لەبەری کە ئابووری جیهان پوکاوەتەوە خواست لەسەر نەوت و مشتەقاتەکانی تەمەن کەم بۆتەوە کە کەم بۆتەوە واتە خواست لەسەر نەوت کۆی گشتی نەوت کەم بۆتەوە کەواتە ئێمە ئەبێ ئەوە بزانین کە کاتێک خواست لەسەر نەوت کەم بۆ کە پێشتر نرخەکەی زۆر دابەزی خەلەلەکە ئەوەیە کە مەسەلەن ئابووری بە شێویشی باش ناڕوەواتە هۆکارەکانی بەرهەمێنان بەفولی کار ناکەن وەکەوەی کە لە 2019 لە ساڵانی پێشوە هەبوو لەبەرەوە بەتەکید خوا لەسەر بەرهەمەکانی نەوت بەتەکید کەم بۆتەوە. ئەگەر تەماشای ئابووریکەین ئێستا بەسراوەتەوە بە کۆڕۆناوە نەوت هەر بە تەنها خۆی دەتوانێت جوڵە بدات بە ئابووری جیهانی؟ ئەتوانم بڵێم ڕێژێکی زۆر کەم لەبەرەوەی کە ئێمە لە ڕووی ئابووری ئەبێ بینە سەر خواست ئایا خواست هەیە تەوان ئەو سیموڵی تکا هەیە مەسەلەن لە ینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە لە ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا بڵین مەسەلەن تەحفیزی ئابووری ئەەکەن لە ڕێی نەفەقاتی دەوڵەتەوە ینی لە مانگی 4 کردیان لە مانگی 5 کردیان لە مانگی 6 کردیان بۆی کە ئابووری نەوەسێ بەتابەتی بۆ سمۆڵ بزنس واتە بۆ ئەو بزنسانی کە زۆر کەس بچووکن واتە زۆر گەورەین بۆ بەردەوامبوونی مەسەلەن گەشەی ئابووری ئەمە تا ڕادەیەک یعنی ڕۆیشت شتەکە بەڵام ئیتر ئەگەر ئاوا بەردەوامێ بەڕاستی ئەو دەوڵەتان ناتوان لەبەرەوە نەوتیش کە دابەزی بەشێک لە کۆمپانیەکان یعنی زەرریان کرد هەموو کۆمپانیەکانی جیهان زەرریان نەکرد مەسەلەن ئەوەی کە کۆمپانیەکانی جیهان کە نۆن ئۆیڵن یا پەیوەندیان نییە بەنەوتەوە ئەوان هۆکاری تر بوو کە مەسەلەن داو جۆنز بۆ دابەزی نازداک بۆ دابەزی هۆکاری تری لە پشتە و نەک هۆکاری نەوت بەتەنیا. ینی کەواتە لە دەرەوەی نەوتیش ئەبێ بیر لە بوژانەوە بکرێتەوە. بەڵێ بوژانەوەکە ئەوەیە ئەو وڵاتانە سیاساتی نەقدی مالیان بە چاکی بەکارێنن بەڵام مشکلەکەیان ئەوەیە کە شتێک دەستی گرتوون کە نایڵێ ئابووری بە چالاکی ئیش بکات ئەویش چیە ئەویش مەسلەی ئەم پەتایە کە بڵین کە بڵاوەتەوە بە جیهانە کەواتە نقطەی سەرێکی بۆ هاندانی ئابووری ینی بەڕێژێ ئەتوان بڵێم لە سا هەفتا پەیوەندی بە کۆڕۆنا ڤایرۆسەوە مەسەلەن کە ئەوەی سا هەیە مەسەلەن ئەم بابەتی ئیدارەدانی نەوتە لەلایەن ئۆپیک و ئۆپیک پلاسەکەەوە کە ئێستا دروست بووە زۆر جار ئەو جەدەلە تیۆریە هێنێتەوە لە بواری ئابووریدا کاڵێ زۆر بفرۆشی بە نرخی کەم یاخود کەم بفرۆشتێ بە نرخی زۆر ینی ئێمە ئەم دوو جەدەلە چۆن یەک لە ئاکاتەوە ئەم بابەتی نەوتە؟ بەڕاستی ئەوە قسێکی زۆر جوانە کە ئایا زۆر بفرۆشی بە نرخی کەم یا کەم بفرۆشەوە لە ئابووریا هەیە لێرەیە پێشتر کە مشکلە خستنە ڕوو نەبوو شتە خواست بکەن نرخی نەوت دابەزی ئەبێ ئەو وڵاتانی کە نەوت دەنێرنە دەرەوە هەم ئۆکیپیک و هەم جەماعەتی پلس کە ئەوانیش 13 دەوڵەتن یا بڵێن با بڵێن 14 دەوڵەتن ئەوانیش چیەکەن ناچارین ئینجرئات بکەن نەبەر بۆی کە مادام خواست کەمەوە ئەبێ خستنە ڕۆکەش کەمکەنەوە ئەنجا لێرەیە بیریان لەوە کردەوە ئێمە زۆر بفرۆشین بە نرخێکی کەمتر کە هەر عینن داهاتە دەستەکەوێت کە کەم بفرۆشیت و بە نرخێکی زۆرتر بەڵام ئەوان مشکلەکان ئەوە نییە مشکلەکان ئەوە نییە مشکلەکەوەیە ئەوان بۆ نمونە سعودیە رووسیا عراق مثلا وڵاتانی خلیج یا مەکسیک یا کازاخستان نایجیریا ئەمانە مشکلەکان ئەوەیە کە کاتی خۆی بودجەی وڵاتەکانی خۆیان بەچی داناوە بە سعرێک داناوە لە نەوت کە ئێستا بە هیچ شێوەیەک زۆر مستەحیلە بتوانن ئەو سعرە بیگەنە ئەو سعرە باشە ئێستا نەوت گەیشتووەتە چەند نەوت گەیشتووەتە
$42 بەڵام باجی چیان ناوە باجی ئەویان ناوە کە پرۆداکشنیان کەم کردوەوە کە بەرهەمێنانیان کەم کردوەوە لێرەیە چییە ئێمە بێ ڕیڤنیۆکە حسابکەین واتە داهات حسابکەین ئێمە داهاتی نەوەک سانە بەچێک یا سانە بە سعر زەربی ئەو بڕێکە ئینێریتە دەرەوە تۆ سعرەکە برس کردوەوە بەس بەناچاری بڕەکەیان کەم کردوەوە کەواتە عینەن ڕیڤنیۆیان دەسەکەوێت کەواتە بڕێکی کەمیان فرۆشتووە بە عینەن پارەی کە لە مانگی 4 دەستیان کەوتو نەک لە ساڵی 2009 کە دەستیان کەوتو کامیان باشترێکە طبعا لەم قۆناغەیە مادام تۆ ڕوبەڕووی کێشەیەکی گەورە بوویتەوە ئەبێ طبعا بەرهەمکەی بکەیتەوە بۆی کە هەر عینەن داهاتە دەستکەوێ و بە پێچەوانەگە بەرهەم زۆر کەیت و هەر عینەن داهاتە دەستکەوێ بە شێوەیەکی تر بڵێم مثلا تو ئەگەر ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل بفرۆشیت بۆ نمونە $200 ملیۆن دەسەکەوێت بەس ئەگەر 2 ملیۆن بفرۆشیت هەر $200 ملیۆن دەسەکەوێت کەواتە تۆ باشترە کە 2 ملیۆنەکە بفرۆشی ڕۆژانە لەبەری کە ئەمە بۆ نەوەکانمان ئەمێنێتەوە ئەم نەوتی کە بڵین ئەم ملیۆنی کە زیات و ئەیفرۆشیت و بە سعرێکی کەمتری فرۆشی بەس لێرەیە ئەمە مشکلەکانەوەی کە $200 ملیۆن دەسەکەوێت هەر ئەم 2 ملیۆنەکە پار بیان فرۆشتا $400 ملیۆن دەستکەوت ئێستا چۆن عجزی موازنە بکەنەوە چۆن ئەو کورتێنانی موازنە بکەنەوە ئەبێ ئەو وڵاتانە باج بن باج یعنی چی مەبەستمان زەریبە نییە باج ئەبێ عقوبەی ئەوە بن کە کاتی خۆی پشتیان بە نەوت بەستو ڕێگەیەکیان نەدۆزیوەتەوە بۆی کە پشت بە یەک سەرچاوە نەبەستن ئێستا بێ بچی بکەن ئێستا بێ لە ناوخۆی وڵاتەکان خۆیانە تەقەشف بکەن بەدیل بۆ نەوت دەدۆزرێتەوە وەکو سەرچاوی داهات هەروە بە خێرایی وا بە خێرایی بە هیچ شێوەیەک لە هیچ دەوڵەتێکە نادۆزرێتەوە تەنانەت لە رووسیاش بەڵام چییە ئەبێ بەرنامەی بۆ داڕێژی بۆ لۆنگ تێرم مەسەلەن بۆ ماوە درێژ مەسەلەن لەوانەیە 5 بۆ 10 ساڵی پێ بچێت ئەویش ئەگە بە چاکی ئیشەکە بەڕێوە ئەگە بە چاکی نەی بەڕێوە بەڕاستی زەحمەتە دکتۆر کامەران ئەمڕۆ 4 تەمووزە 11 تەمووزی 2011 نرخی نەوت گەیشتە بەرزترین نرخ یعنی گەیشتە 147 و لای لە داخستنە بۆ 145 هاتە خوارەوە زۆر جار شرۆڤەکاران ئەڵێن نرخی ڕاستەقینەی نەوت 50 بۆ $70 یعنی لەم نێوەندەیانی ئەکرێت نرخی نەوت بگاتەوە بۆ 50 بۆ $70 لە کاتێک ئێمە بینیمان ینی چەند ساڵە پێش ئێستا 9 ساڵ پێ بەر لە ئێستا تا $147 ڕۆشت بەڵێ منطقیە بەڵام لە ئێستایانە مثلەن ئەکرێت بشتێتەوە $80 ئەکرێت ڕۆژ لە ڕۆژان بچێتەوە $100 $150 بەڵام لەم قۆناغیانە ئەم قۆناغە بەڕاستی وڵاتانی مصدری نەوت ئەو وڵاتانی کە نەوت نێرنە دەرەوە بەڵاتی بەتایبەتی وڵاتانی کە پێڵەن دیڤلۆپینگ کەنتری وڵاتانی تازە پێگەیشتی پێڵێن هەنێ کەس بەڕاستی زۆر زەحمەتە هەتا 5 ساڵی تریش بگەنەوە ئەو تایمی کە پێش کۆڕۆنا ڤایرۆسە بۆ بەڕاستی زۆر شتێکی مستەحیلاتە بەڵام حتا ئێستا مەسەلەن نەوت بشتە $70 بۆ یەکێک بۆ وڵاتێکی وەکو عێراق بەڕاستی ئیسفادەیەکی وای لێ ناکا بڵێ وەکو 2009 بەڵام ئەکرێ بڵین لە ئێستا باش دەبێت ئەم کەمکردنەوەی بەرهەمهێنان و بەرزبوونەوەی نرخە ئەین بەرهەمێنانێکیان زۆر کەم کردوێتەوە نرخیش بە حاڵەتی زۆر بەرز نەبووەوە لە چاو کەمکردنەوەی بەرهەمەکەیە پرسیارەکە ئەوەیە ئەنی لەم و دوا وڵاتانی بەرهەمهێنی نەوت قازانج ئەکەن سوود ئەبینن لەوە طبعا ئێمە باسی قازانج بکەین مەسەلەن ئەگە BMW سیارەیەک دروست کات یەک کولفەکەی هەمووی جاکاتەوە کولفەکەی دانێ ئەنجا بە چەندەی فرۆشێ دوای ڕبحەکەی بۆ دەرەچێت بەڵام لە نەوتام ناتچرال ریزۆرسە یعنی سەرچاوی سروشتیە مەسەلا ئەوە نییە تۆ ئیشت یا کردبێ ئەو شتە دروست کردبێت تەنها پرۆسەی استخراجیە دەرهێنانە و فرۆشتنێتی ئەگە بیت بازی قازانج و زەرەر بکەیت لەوانەیە بەرمیل لە نەوت $5 پێ بچێت لە هەنە دەوڵەتە $10 پێ بچێت لە لای خۆمان لەوانێت تۆزە زیاتری پێ بچێت یعنی ڕەبتی نییە بە سعرەکەوە کولفەی نەوت بەڕاستی چکە لەبەری کە تۆ بەشداری نەکردووە لە سروش بەشداری کردووە لە بەرهەمێنانیە نەک ئەو وڵاتانە بەشداریان کردوێت لە بەرهەمێنانە لەبەرەوە ناخێت بە هیچ شێوەیەک ئەمە ڕەبتی نییە بۆ و ڕەبتی نییە بە کولفەی دروستکردنی نەوتەکەەوە بۆ ئەو وڵاتانی کە بەرهەمێنی نەوتن بە تایبەت وڵاتێکی وەکو عێراق بە نمونە وەربگرن یاخود هەرێمی کوردستانیش ئیتر کاتی ئەوە دێ کە نەوت وەکو سەرچاوی سەرەکیەکە وەرنەگرن و سەرچاوەکانی دیکە بکەنە سەرچاوی داهات بەڵێ بەتەکیید بەڕاستی ئێستا فرسەتە ئەو شتە بکەن لە ئێستا فرسەتە بۆی کە بزانن کە جارێکتر بودجە لە ئاساسی سعری نەوت دانێن ئەمە چەند جار من پێشەوەی کە نەوتیش دابەزێت ئەبێت تۆ ئەو ریسکە لەبەر چاوە بێ کە نەوت فلەکچوێشنی زۆرە تەقلوباتی زۆرە ئەمە لە مێژووە وەرن سەیری هەفتاکان بکەن دوای سەیری هەشتاکان بکەن بزان نەوت لە $37 ئەو کاتەکە ئەگە بێت پارچسپاوە پارەتی دەکەی واتە ئەو قۆشرائی ئەو دۆلاری کە ئەو کاتە $37 کردو چەند دۆلاری ڕاکە ڕەنگە ئێستا $200 بکە $150 بکە ئەو کاتە بە $37 فرۆشتنە دوای لە هەشتاکانە بۆ بە $8 لەبەرەوە ئەبێ سەلی تایم سریسی با بڵێن
ئەبێ سیر ڕابردوو بکەین بزانین چ بۆچی فلکچویشنی کردووە بۆچی مەسە تەقلباتی کردووە و تۆ ئەبێ ئەم تەقلباتە بە هەند وەرگری نەک نەوت بچێتە 160 دلار تۆ بودجێ عراق بۆ نمونە بە 130 دلار دانێت ئەبێ کاتی ئێوە هاتووە ئەبێ ئیتیجاهەکە بگۆڕیت ئەبێ ئەو نەوتیکە ئەو ڕڤینیۆ ئەو داهاتیکە لەنەوە دەستەکەوێت ئەبێ بۆ نابێ بۆ نەفقەتی تەشغیلی بەکاربێنێ ئەبێ بۆ نەفقەتی استثماری بەکاربێنین بە تایبەتی بۆ بوونەی تحتی چکە عێراق و کوردستان زۆر پێویستیان بەڵێ هەر لەو نێوەندەیە ینی لە چ ساڵی ڕابردووە نەوت چەکێکی سیاسی بووە ئەین تا زۆر جار قسێ دەکرێت تاوەکو نەوت چەکێکی سیاسی بە ناتوانێت جێگیری بەخۆی ببینێت بەڵێ ئەمە خۆی ئێستا ویستم باسی ئەو چەکە سیاسی بکەن وەرگەی نرخی نەوت جاری وایە مثلا ئەکرێت بچێتە 140 دلار بەڵام وەک چەکێکی سیاسی بەکارێنرێ کە ئەکرێت 80 دلار جاری وایە بە 80 بووە کراوەتە 40 دلار مثلا چەند دەوڵەتێک هەیە وەک چەکێکی سیاسی بەکارێنن ئەمە هۆکاری چەوکاری ئەوەیە کە ئەو دەوڵەتانە شەفاف نین مثلا تەنها چەند کەسێک دەستیان کردو بەسەر سوڵتەیە و پەرلەمانێکی فەیکیان دروست کردووە مثلا کە پەرلەمانێکی ناڕاستە و لێپرسینەوەیان لێ و ئەوانیش بە میزاجی خۆیان بەکاری ئێنن ئایا علاقیان لەگەڵ چه دەوڵەتێکا بێ مەسلحەتیان لەوە بێ کە نەوت بگەێنە 140 دلار یا مەسلحەتیان لەوەیە کە نەوت بگەێنە 15 دلار یعنی ئەگە وەک چەکێکی سیاسی بەکارێت مشکلەکەی ئەوەیە کە سیاست لێرە تێکەڵ بە تەواوەتی تێکەڵ بە اقتصاد بوو تاکە ئەمە بەردەوامە بێ ئەم سیاست و طبعا ئەوە پەیوەندی هەیە بە چاکسازی ئەم دەوڵەتانی کە مصدرینەوەن تەنانەت وڵاتێک و رووسیا تەنانەت ئەویش تێکەوتۆ کە نەوت وەک چەکێکی سیاسی بەکارێنێ بەرامبەر بە وڵاتانی تر یعنی ئەو غاز بەکارێنێ بەرامبەر بە ئەوروپا مثلا نهاتوە دایڤرسیفای ئیکۆنۆمی بکە مثلا تەنویعی صادراتی وڵاتەکەی خۆی بکات تەنانەت ئێستا رووسیا معقول نییە یعنی تا ئێستا لە چلی GDP بنەوت پێکری ئاخر شتیوان نابێت لە رووسیا بەڕاستی زۆر شتێکی زەحمەتە لەبەری کە رووسیا مێژوویەکی لە پیشی سازی هەیە ئەنجا ئەم دەوڵەتانش بەڕاستی پەیوەندی هەیە بە سیستەمی سیاسی دەسەڵاتەوە هەتا ئەم سیستەمی سیاسی دەسەڵاتە لە ئەم دەوڵەتە تازە پێگەشتەوەیانە هەبێ بەڕاستی بەکارهێنانی نەوت وەک چەکێکی سیاسی بە هەمیشەی بەکارێت ئێستا کە ڕۆژانە ئەو پێشبینانی کە بۆ بەرزبوونەوەی نرخی نەوت دەگرێت چ لە بلۆمبەرێک چ گۆڵدمان ساکزی هەر دامەزراوەیەکی دیکە بیکە بەکرێ وەکو جێگەی ئومێدی بژانەوەی ئابووری بازار و بازارەکان تەماشا بکرێت بێتە دوو بەش مەسەگە بینە سەر ئەوەی کە ئایا بازارەکانی وڵاتانی پیشەسازی بێ بازارەکانی وڵاتانی مصدری نەوت بێ بەڕاستی باسی ئەو دوو مؤسسە گەورەی کرد بە تایبەتی گۆڵدمان ساک ئەوە مؤسسەیەکی زۆر گەورەیە بۆ پێشبینەکانی نەوت یعنی ئەتوان بڵێم هەفتانە پێشبینەکانی خۆی دەرئەخات بەڵێ نەوت ئەکرێت ببێتەوەی بژانەوەی بازاری بازار بڵێن بازاری ئایا بازاری وڵاتانی مصدری نەوت بێ یا بازاری وڵاتانی پیشەسازی بێت بەڵام لە ئێستا باسی بازارەکەی بۆ نەوت هەردوو شەگرێتەوە چونکە هەر لەو دەرهێن فرۆشیارەکە و بۆ کڕیارەکە بازار ببوژێنێتەوە بازار ببوژێتەوە بەس وڵات بۆ لە شوێنێکە بۆ شوێنێک تر قووەتی بژانەوەی جیاوازەوە مثلا بۆ شوێنێکی وەکو ئەمریکا ئەگەر نەوت بەم بە 40 و 60 بمێنێتەوە مثلا باشترە بۆ ئەو وەک لەوەی کە بە 140 بمێنێتەوە بۆ ئێمە باشترە یعنی حتا بە 40 و 50 بۆ ئێمە بازارەکان ئەبوشێتەوە بەڵام بەنسبەتێکی کەم وەک لە ئەمریکا و ئەوروپا مثلا لە ئەوروپا ئەگەر بە 56 بمێنێتەوە بۆ ئەوروپا باشترە وەک لەوەی کە 140 بێت لە 140 مشکلەی نییە بەڵام بەڕاستی ئێمە لەو کاتەیە زیاتر ئیسفاداکەین بەڵام بەمەرجێک ئێمە ئیسفاداکەین ئەو داهاتێکە هەمانە لە ئابووری پێڵن نۆن ترێدەبڵ گودز واتە ئەو نۆن ترێدەبڵ گودز سێکتەر واتە ئەو سێکتەرانەی کە سێرڤزن و کەنسترەکشنن ئەگە بۆیە بەکارینێ ئەگەر بەکاری بێنین بۆ ئەو پارەی کەنەوتی کە هەمانە بەکاری بێنین بۆ سێکتەری کەنسترەکشن واتە بیناو و سێکتەری خزمەتگوزاری بەڕاستی ئێمە بەتەواوەتی مەبەستمە خزمەتگوزاری مەدەنیە نەک خزمەتگوزاری حکومی ئەوش دوشتی جیاوازە بەڕاستی ئەو کاتێ ئێمە ناتوانین هیچ ئیسفادەی لێ بکەین لەبەری ئێمە ئیتیجای پارەکانمان بەرامبەر ئاڕاستی چی کردووە ئاڕاستی سەناع و زەراع نەکردووە بەڕاستی ئەو کاتە کارەسا دەبێت یعنی بژانەوەی بازار چییە بژانەوەی بازار چێتەوە سەر ئەوەی کە ئاڕاستەی ئەو داهاتێکە لەنەوە دەستەکەی بۆ چی شوێنەکە دەستەواژێک هەیە زۆر جار بۆ نەوت بەکاردێ بۆ نرخی نەوت بەکاردێر تاوکاری بۆ قسەکانی پێشوت دەڵێت کە نرخی نەوت بەرز دەبێتەوە وڵاتانێکی کەمینە سوود ئەبینن لی بەڵام کەدا ئەوەزێ وڵاتە زۆرینەکان سوودی لێ ئەبینن هەنی بۆم قۆناغەش هەروە ئەبێت ڕاستیەکەی من بۆ چوونێکی تۆزە جیاوازم هەیە لە خەڵک لەبەری کە من پسپۆڕی ئابووریم و ئەزانم کە ئەگەر هاتو ئەو نەوتە ببێ بە 200 دلاریش ئیسفادەی لێ ناکەی ئەگەر هاتو نەزانی ئەو نەوتە چۆن بەکارێنی کە تۆ ئەو داهاتە زۆرێکە لە نەوتەوە بۆیت ببێتەوەی ڕوخانی سەناع و زەراعیان هاندانی سەناع و زەراعیتیانە بێت بەڕاستی لای من هیچ نییە مەوش کاتێکی یعنی فترەیەکی مثلا کاتیە ساڵێکە 2 ساڵە 6 ساڵە بە خۆشیێژیت و دوایی دائڕمێت ئەم جاران جا ناتوانانی هەڵی یعنی ناتوانانی دیسانەوە ئابووری هەستێنیتەوە
وەکوی کە ئێستاتی کەوتین ئێستا 3 مانگ 4 مانگ 6 مانگ نەوت دابەزی و دیسانەوە باجی 5 ساڵمانە بەڕاستی تا 2025 ئەوانە ئێمە هیچ ئەمەلێکمان نییە کە ئابووری بچێتەوە ساڵی 2019. دکتۆر کامەران ئەو بەرزبوونەوەی کە ئاماژەمان پێدا ئەو دامەزراوانە کە پێشبینی ئەکەن ئەو دامەزراوانە خۆیان کاریگەری ئەوان لەسەر نییە کە نەود وەکو چەکێکی سیاسی بەکاربهێنن؟ وەڵی ئەو پەیوەندی هەیە بە نەزەرەی موامەرەوە من زۆر قەناعەتێکی تاوام بە نەزەرەی موامەرە نییە مثلەن شتێک بێ بڵێ ئەوە ئەوەی لە پشتەوەی شتێک بێ ئەوەی لە پشتەوەی ئەو دامەزراوە ئابوووریانە مثلەن زۆر جاریش هەڵا ئەکەن لە پێشبینەکانن مثلەن سەقەت پێشبینی ئەویان ناکرد کە کۆڕۆنا ڤایرۆس تەسیری هەبێ بەو ڕادەیە لەسەر نەوت یان کۆڕۆنا ڤایرۆس بەو ڕادەیە بڵاو بێتەوە ئاوا نەوت لێو کاک بە هیچ شێوەیەک ڕۆژە لە نوشان من ئاگام لێ نەبوو من متابعی گۆڵدمان ساک زۆر ئەکەم ڕۆژانە لە چەند ساڵێکی زۆر متابعەکەم مثلەن بە هیچ شێک ڕۆژە لە ڕۆژان نەوتوە نەوت دەبێتە -36 ئەبێتە ناقص 36 بە دۆلار واتە 36 دۆلاریش بێت و اینجا نەوتەکەش پێ بفرۆشن شتی وا بە هیچ شێوەیەک پێشبینییان نەکرد دوایەوەش ئەم ئەم موسسە بلومبێرگ و گۆڵدمان ساک و چەند موسساتێکی تر هەیە خۆر ئەمانە نییە سەدان موسساتی تر هەیە کە ئەوروپا و میدڵ ئیست و یابانی و سینی و ئەمانەیە بەڕاستی من ئێمە بەس تەرکیزمان کەسە ئەو دوانە یعنی هەر ئەو دوانە نییە بڵێ وەڵا ئەم دوانە تەسیراتی سیاسیان لە پشتە دوایەوەش کە پێشبینی ئەکەن خۆتۆن وڵاتانی نەوت فرۆش ناچن دوای پێشبینەکەی کەون مثلەن یان منطقیان بیرەکەن یا یەنە ئەرضی واقع لە ئەرضی واقع ئەو نەوتە پارەکەیانە ئێستا لەم ئەخیرەیە کە نەوت زۆر داشکای خۆیان کۆبوونەوە خۆ گۆڵدمان ساک مثلەن نەیوت کۆبنەوە نازەم چوانە بەس وتی خۆیان کۆبوونە بۆی کە چی بۆی کە سعرەکەی بۆستێنن لە دابەزین ئەنی دامەزراوەکان ئەو گرنگیان نییە لە چاوانی کە ڕاستەوخۆ مامەڵە بەنەوتەکەەوەکەن لە ناو بۆرسەکانە بێ یاخود کڕیار و فرۆشە عرض و طلب بالضبط ئەوەی کە لە بۆرسەکانە زیاتر تەسیراتی لەسەرنەوتەیە ئەو پێڵێن سپێکیولیشن مثلەن ئەو مضاربەی کە هەیە لە ناو بۆرسەیە ئەوە زۆر تەسیری هەرچەنە بلومبێرگ و گۆڵدمان ساکر دوکیان بەشێکن لەو مضاربەیە مثلەن ئەوانش لاوە بازارن بەڵام مادام هەزاران کڕیار و هەزاران فرۆشار هەیە لەبەرەوە تەسیراتیمان زۆر تەسیری نییە بەڵام یەکشت هەیە جاری وایە مثلەن ئەوان لەبەری کە لە پێشبینیەکانە زۆر بەقووت بوون پێشتر کە شتێک ئەڵێن مەسە کڕیار و فرۆشار سار دەکەنەوە لە کڕین و فرۆشتنی نەوت بەڕاستی لەبەری کە ئەو پێشبینی بکە کە دوو مانگی تر نەوت دابەزێ بەڕاستی کڕیارەکان سار دەکاتەوە لە کڕینی بەڵێ دکتۆر کامەران قادر مامۆستای زانکۆ سوپاس کە لەگەڵماندا بوویت سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ